بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک نوێستان پرۆگرامە بینم. خۆشەویستانم خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتدا بە خزمەت ئێوەی خۆشەویست دەگەمەوە. جیاواز لە هەر بەرنامەیەکی دیکە ئەم جارانەمانەوێ قسە لەسەر چەمکی سیاست بکەین. سیاست چییە و سیاست ئەرچی چییە و دەبێت سیاست چیمان بۆ بکە و ئێستا سیاست لە غیابی چی ئاژیت. دەگوترێ خەریکە ژیانی ئێمە سیاستکردن هەمووی دایە پۆشێ، خەریکە هەمومانە بین بە کارکتەری سیاسی. هەریەکەمان ئەوانەی کە ڕۆژانە گوێ لە ڕادیۆیەگەگرین یاخود گوێ لە تەلەڤیزۆنەگرین یاخود لە سۆشیال میدیایە لە ڕێگای چۆنەڵی فەیسبووکەکانمانەوە بۆ هەواڵە گەڕین بۆ خەبەرەکان نەگەڕێن پێمانە گوترێ کارکتەری سیاسی. بە جۆرە لە جۆرەکان ئێستا سیاست و متابعەکردنی سیاست بۆ بە ئەرچی هەمومان. دەمەوێت بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر سنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی شرۆڤی ئەم بابەتە بکەین. سوپاس مامۆستا ئەنوەر، سوپاس بۆ ئامادەبوونی. زۆر سوپاس بۆ جەنابیشتان. مامۆستا ئەنوەر، ئەمەوێت لە پرسیارێکی زۆر سادەوە دەست پێ بکەین. زەمانێکی زۆرە ئێمە سیاسەتەکەین و چەمکی سیاست هاتۆتە ناو دنیای ئێمەوە و سیاست بە جۆرە لە جۆرەکان ژیانی ئێمەی داپۆشیوە. هەر لەو سەردەمەوە کە ئێمە ژیانی شۆڕژگێڕانەمان هەڵبژاردووە و تا ئەو لەحزەیەش کە ئەم جانە شۆڕژگێڕیە بە ئەوەی کە پێگوترێ بە سەرکەوتنێکی گەورە یاخود ئەوەی کە پێگوترێ بە ڕاپەڕینێکی گەورە ئەم مۆدێلەکەیە گۆڕێ و ئێمە ئەپەڕینەوە بۆ جۆری حکومڕانی. زیاد لە دوو دۆیە و تقریبا نیوە ئێمە حکومڕانیەکەین کەچی تا ئەم لەحزەیەش ئێمە نەمانتوانیوە چەمکی سیاست بەمانە ژیان دۆستەکەی ئەو تەپوتۆز و ئەو گەردەی کە گرتوێتی ئێمە بیتەچێنین واتە ئێمە لەومانە سلبی و ناشرینی خاڵیکەینەوە کە زۆر جار لە تێڕوانینی باوە وترێ سیاستکردنیانی درۆدە لەسە لە کاتێکە ئەمازانین سیاستکردن واتە ڕێخستنی کۆمەلگا واروەها هەڵکردنی جیاوازەکان بەیەکەوە. قسەکردن لێرەوە ئایا ئەوە ئێمە نەمانتوانیوە مۆدێلێکی جوانی سیاستکردن مۆدێلە لە ژیان دۆستی پیشانی خەڵک بین بۆ ئەم جۆرە تێڕوانینە تاکو ئەم لەحزەیەش لەمانە زۆر باوەکەیە کە لای خەڵکی ماوەتەوە بە سیاست بە درۆ بەدەلەسە و قۆڵبڕین و نازەما لەم بابەتانە حسابەکە. بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. زۆر سوپاس کاک پەیوەند بۆ ئەم دیدارە بۆ دەستخۆشی بەرنامەکەش لە یەکەم. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت تەبەن چەمکی سیاست و وەکو جەنابیش ناوەژەت پێکرد مانایەکی گەوراگرێتە خۆی هەر بە کورتی ینی بۆی نەچینن بابەتە تیۆریەکانەوە. چەمکی سیاستکردن بریتیە لە ڕێخستنی ژیانی وڵات کۆمەڵگا لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی سیاسی لە ڕووی اجتیماعی لە ڕووی ئابووری لە هەموو بوارە جیاجیەکان. بۆیە هەم فکری سیاسی خۆی بۆ خۆی مێژوویکی هەیە. کۆمەڵی حەزاراتی گەورە بە درێژایی مێژوو لەسەر ئەم فکرە دروست بوون و فکری سیاسی لە هەر شوێنێک ئینسان هەبێ و لە هەر شوێنێک ئیختیراف هەبێ فکری سیاسی دروستەبێ و فکری سیاسی بەرووبوومی مێژووە. یعنی بەرهەمێکە ئینسان پێیەگا نەتیجەی ئەو ناکۆچیانە یا لە نەتیجەی ئەو شێوازی بەڕێوەبردنەی کە پێویستە بۆ ڕێخستنی کۆمەڵگا. بۆیە بەڕاستی مانە حەقیقیەکەی خۆی واتە ناوەڕۆکی چەمکی سیاست بریتیە لە کۆمەڵێک بنەمای جوان کە ژیانی کۆمەڵگە ڕێگەخا پەیوەندی نێوان تاکەکان ڕێگەخا. حتا ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ مێژووی کوین و بۆ حەزارەتی یۆنانی کە ئەساسی ئەتوانین بڵێین فەلسەفەی یۆنانی لە دانانی فکری سیاسیە کۆنترین فەلسەفەی تەجریدی علمینیەوە زانستین بڵێن. ئەوان باز دەوا کەنێکی وەکو ئەفلاتۆن ئەڵێ دەوڵەت و سیاستکردن نظامێکی خەدەماتی متەبادلە واتە خزمەتگوزاریەکی ئاڵوگۆڕ پێکراوە ئەخز و عەتایە. هاوڵاتی شتێک ئەدا و شتێک لە دەوڵەت وەرەگرێت دەوڵەتیش ئەمە ڕێگەخا لە بینی هاوڵاتیەکانە. بۆیە ینی بە مەدوولە کۆنەکانیشەوە هەتا ئێستا لە ڕووی فکرەوە لە ڕووی زانستەوە ئەم چەمکە چەمکێکی مانادارە و ژیانی پێجوانە بێ. بەڵام بەداخەوە ئەوی جەنابت باست کرد ئەوانەی تەمسیلی سیاست دەکەن سیاسەکانن
ئەمڕۆ ئێمە لە وڵاتی خۆمانە لە کۆمەڵگەی خۆمانە حیزبی سیاسیمان هەیە کە ممارەسەی کاری سیاسیەکە و پرۆژە تەقدیمەکە و بەرنامەی سیاسی هەیە بۆ کۆمەڵگە بۆ چاکردنی پەیوەندی نێوان تاکەکانی کۆمەڵگە و خزمەتکردنیان و کەسایەتی سیاسیشمان هەیە ئیدارەی ئەم حیزبە سیاسیان ناکەن. خەلەلەکە لێرایە نمونەیەکی جوان نمونەیەکی بەرجەستە بە شێوەیە کە هاوڵاتی سوودمەند بێ لە ممارەسەی سیاسەتکردنی لە وڵاتی ئێمە بەکەمی بینراوە. بەس مامۆستا بەوەی من پرسیارێکی تر بکەم و تۆ درێژە بە وەڵامەکەی خۆت بێ ئەویش ئەوەیە کە زۆرجار پرسیارێکرێ بەڕاست ینی سیاسەتکردن بریتە لە تیۆرێکی زانستی یاخود بریتە لە تەجروبەیەکی عملی واتە لە ئەزمونکردن چونکە ئەگە سێری ڕابردوو ئێمەیەکەیت زۆرترین ئەو کارکتەرانی لە بواری سیاسەتکردنا کارەکەن ئەو خەڵکی بە ئەزمونن واتە زۆر کەم هەیە کە لە بوارێکی زانستیەوە واتە ئەوەی کە پێکوتە زانستی سیاسی چوبنە ناو کایەکی سیاسیەوە بۆ منە بە کارکتەرێکی سیاسی لە ناو هێزە سیاسیەکانە ئەوەی کە ئێمە زۆرتر هەمانە زیاتر ئەزمموی سیاسیە. قسەکە ئەلێرە ئەمەیە ئایا بەشێک لە گرفتەکە بەشێک لە خەوشەکە بۆ ئەمەش ناگەڕێتەوە ینی ئێمە دەشێ بڵین ئەگەر ئێمە بەس زانستی سیاسی وەرگین وەکو تیۆرێک بەبێ ئەرزیەت بۆ بەبێ واقع ڕەنگە شتێکی زۆر نەزاریەوە کە جەناوت باست کرد ڕێگە شتێکی تیۆری دەستکەوێت دیسان کارکتەری سیاسی ئێمەش بە ئەزمون ئەگەر ئاگای لە زانستە سیاسەکە نەبێ بە خۆتە زانی ڕەنگە زۆر جار نەتوانێت مەسەلەن بۆن منە ئەوەی کە پێگوترێت لە ململانەی سیاسی ئەوەی کە پێگوترێت ئەو دیوی ڕووداوەکان یاخود ململانێ بە چۆنەڵی ئاڵوگۆڕکردنی ڕووداوەکان ڕەنگە توانایکی چۆنەڵی ئەو تۆی نەبێ ئەمەش بۆ خۆی جۆرێک لە گرفت نییە ئێمە یا ئەوە تا کارکتەرێکی سیاسی زانستیمان هەیە بەس تیۆریە یاخود کارکتەرێکی ترمان هەیە کە زۆرتر ئەمانە مەسەن لە ئێستا لە هەرێمی کوردستانە لە ناو هێزە سیاسیەکان بەدیەکرێن کە زۆرتر هەر خەڵکی تەجروبەدارن ئەمەش بۆ خۆی نابەوە بە خەوشێک لەسەر ئەو ڕوونکردنەوەی جەنابەت بە تێڕوانینی من ئێمە لە هەرێمی کوردستانە و هەم حسابی سیاسیمان و هەم کەسایەتی سیاسیەکانمان کە ممارەسەی سیاسیان کردووە دوو ئامانج هەیە دوو ئامانجەیە کە کاریان لەسەر کردووە. ئامانجێک ئەوەیە چی مەسلحەتی حیزبە سیاسیەکە موقفە سیاسیەکانی خۆی هەڵوێستە سیاسیەکانی ئەو زاتە کە ممارەسەی سیاسەتەکە ئەمە هەیە. حاڵەتێکی تری ممارەسەی سیاسی هەیە ئەوەیە چی مەسلحەتی خەڵکە چی لە بەرژەوەندی گشتیایە چی مەسلحەتی گشتی پێشەخا و مەسلحەتی تاک دواخا ئەگەر لەسەر ئەساسی حیزبە سیاسیەکە خۆی بێ ئەمە حاڵەتێکی تری سیاستکردنە. کامیان ئەم دوانە ممارەسی زیاتر کراوە لە وڵاتی ئێمە بەداخەوە کامە لە مەسلحەتی حیزبی سیاسیەکە بوو بێ. حیزبی سیاسی هەیە لە پێناوی مانەوەی خۆیان لە پێناوی جێبەجێکردنی ئەفکارە سیاسیەکانی خۆی بیر و بۆچوونە تایبەتمەندەکانی خۆی بەرژەوەندی گشتی وەلانێ گرنگەوەیە ممارە سیاسەتەکەی خۆی سەرکەوێ. بۆیە ئەم حاڵەتە وای کردووە کە بەڕاستی مانای حەقیقی سیاست لای خەڵک ون بێت و خەڵک بە شێوەیەکی قێزەون سەیری سیاستکە. باشە سیاست حیزبی سیاسی بۆچی دروستە بێ؟ حیزبی سیاسی تەبەنی فکرێکی سیاسیەکە بە بەرنامەیەکی سیاسی یەتە ناو کۆمەڵگەی خۆیەوە ئەیکا بە پرۆژەیەک بۆ خزمەتکردنی کۆمەڵگەی خۆی لە ڕێی ئینتیخاباتەوە ئەڵێ کۆمەڵگە مجتەمع هاوڵاتیانی نیشتیمانەکەم دەنگم بەنێ منیان بپێشەوە بەم پرۆژە سیاسیم خزمەت دەکەم ژیانی تۆ بەمە پێش بەم پرۆسە سیاسی کە دامناوە. لێرە خەڵک متمانەیەتە ئەداتێ کە متمانەیەداتێ بەداخەوە کەم بینیمان ڕازگۆیی هەبێ لە جێبەجێکردنی ئەو داواکاریە یا ئەو ئیدعاتەی کە تۆ ئەیکەی لە کاتی پێشکەشتنی پرۆژە سیاسیەکاندا بەڵکو کە هاتیتە سەر تەطبیق و هاتیتە سەر ممارەسەکردن و بەرژەوەندی خۆت پێشەخی. ئەمە حاڵەتێکی غاڵبە واتە حاڵەتێکی زاڵە لە وڵاتی ئێمە کە پێشخستنی بەرژەوەندی حیزبی و بەرژەوەندی سیاسیەکان پێش بەرژەوەندی گشتیە. ئەمە بۆیە مانای سیاسەتی لێڵ کردووە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی کە باسی سیاستیان لاکەی ئەڵە کاکە نمونەمان زۆر بینی قسەمان زۆر کرد وعودمان زۆر پێدرا بەڵێنمان زۆر پێدرا کە ژیانمان چاگەکرێت کە کۆمەڵگەکەمان بەرەو پێشە برێ پێشەخرێ کە ئیمکانیاتیش لە بەردەسا بووە نەکرا بۆ لەبەرەوەی جاری وا بووە بەرژەوەندی گشتیەکان دژیەک بووە لەگەڵ بەرژەوەندی حیزبی
بۆیە بەرژەوەندی حیزبی ئەولوێتی پێدراوە مانەوەی حیزبەکە وەکو تەریخی وەکو قیاداتی وەکو کیانی حیزبەکە زۆر گەورەتر بووە زۆر مەبەزدارتر بووە تا بەرژەوەندی گشتی زۆر باشە مامۆستا ئەگەر ئێمە لە پێشەکی بەرنامەکەشا باسی شتێکمان کرد ئەژوتمان سیاستکردن دوو ئامانجی زۆ سەرەکی هەیە ئەشان بریتە لە ڕێخستنی کۆمەلگا ئەوەی تریشان بریتە لە هەڵکردن لەگەڵ جیاوازیەکانە ئێمە ئەگەر سیاسەتی کوردی دابشکەین یاخود تەوزیفکەین بۆ هەردوو ئەم چەمکە یاخود با بڵێن بۆ هەردوو ئەم قەدەرە ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە ئێمە لەسەر ئەساسی چەمکی هاوڵاتی ئێمە زانین سیاستکردنی ئێمە مامەڵی نەکردووە واتە کۆمەلگای دابش کردووە لە جێ ئەوەی کە بتوانێت مامەڵەیەکی دروست لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بە شێوەیەکی گشتی واتە کۆمەلگا بە یەک پارچە ببینێ و چۆنەڵی هاوڵاتەکانیشی لەسەر ئەساسی هاوڵاتی بوون دیسان بە یەک پارچە ببینێ لەم لاشەوە ئەگەر قسەکردن بێ لەسەر باشەکەی تریان کە بریتە لە هەڵکردنی جیاوازیەکانیمە دوای ئەزمونکردنی شەڕی ناوخۆش هێشتا نەمانتوانیوە ئەو جیاوازیانەی کە هەیە ئەو هێزە سیاسیانەی کە بەیەکەوە ململانەیەکەن لە هەرێمی کوردستانە نەماتانە یعنی جیاوازەکانمان ڕێکخین واروها هەڵکەین لەگەڵ جیاوازەکانە سەبارەت بەمە بەڵێ زۆر خاڵیەکە من تەیت دەکەم کە لەو ڕۆ بەڕاستی ئێمە سیاسیەکانمان و ئەو مارەسی پێشەشمان کردووە وەکو لە بڕگەی پێشوشا باسمان کرد ئەویش پێشکەشکردنی نمونەیەک بووە جیاوازیەکانی نێوان ئەندامانی کۆمەلگەی کوردی قۆڵتر کردوێتەوە کە بێ بە پێچەوانەوە بێ ئەسڵەن دوو کەس کە لە دوو حیزبی سیاسیا ئیشەکەن ئەبێ ئەم دوو کەسە هەردووشیان کە پرۆژەی سیاسیان هەیە و هەردووشیانێک ئامانجیان هەیە ئامانجەکان خزمەتکردنی کۆمەڵگەیە ئامانجەکان پێشکەرکردنی پرۆژەیە بە هاوڵاتیانی ئەو شوێنەی کە لی دانیشتووە یا هەرێمە یا وڵاتەیە هەر شوێنێکە ئەم دوو کادرە حیزبیە لە دوو حیزبی جیاواز کە پرۆژەیان هەیە و ئیشەکەن نابێ سیراع و ململانیان بگاتە ئەوەی ملی یەکتری بشکێنن ئێمە وەکو جەنابەت باسی کرد لە شەڕی ناوخوا گەیشتینەوەی هەر یەکتری مەحو بکەینەوە یەکتری نەیەڵین لەسەر خلافاتی سیاسی لەسەر بیر و بۆچوونی جیاواز لەسەر ئەوەی کە من ئەبێ زاڵ بم و ئەبێ فکری من زاڵ بێ و ئەبێ قوەی من زاڵ بێ مع العلم هەمووشمان ئەگەر چەند حیزبی سیاسی هەبێ لە هەرێمی کوردستانە و ئێستا ممارەسەی کاری سیاسیەکە هەر یەکە لە دیوێکەوە بە شێوەیەک لە شێوەکان خزمەتی پێ بەرنامەیەکی پێ بۆ خزمەتی کۆمەڵگەکەی ئەگەر بە شێوەیەکی تیۆری و نەزەریش بێ کەواتە ئێوێ کەلێنێ لە کەلێنەکانی کۆمەڵگە پڕکاتەوە بۆ نمونە ئێمە حیزبە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستانە ئێمە هاتوین لەسەر کۆمەڵە بنەمای ئیسلامی لەسەر کۆمەڵە قیەمی ئیسلامی ئەمانەوێ کۆمەڵگەی کوردی لە دوو ڕۆوە هەم لە ڕووی ڕێخستنی ژیانیەوە بە شێوەیەک کە هەموو هاوڵاتیەک لە هەرێمی کوردستانە حرمەتی پارێزراو بێ عەدالەت و دادگەری لە وڵاتەی ئێمە سەرمەشق بێ و لە چڵەپۆپا بێ و پاشانیش ئەمانەوێ ڕەوشت و قیەم و مەبادیئە دینیەکان کە کۆمەڵگەی ئێمە بەشێکی دانەڕاوە لی و کۆمەڵگەی ئێمە لەگەڵ دین و ئاین ئاموتور بەکراوە ئەمانەیە بەم پرۆسەیە کۆمەڵگەی خۆمان بەرینە پێش لایەنێکی تر هەیە لایەنی تر هەیە فکرێکی ئەلمانی هەیە بیرۆبۆچوونێکی لایەکی هەیە ئەلمانی هەیە ئەمیش پرۆژەیەکی پێیە بۆ خزمەتکردنی کۆمەڵگەکەی بەڵام جیاواز لە هەندێک بڕگا لەگەڵ فکری لایەنە ئیسلامیەکانە ئەم دوو تەسەورە ئەم دوو جۆر بیرکردنەوە وەکو بوارە سیاسیەکەی باسیەکەم هەردووکی ئاماجی خزمەتکردنە هەر یەکەشی بە بەرنامەیەکی تایبەتمەند و هەر لایەنەش ئیمانی یا باوەڕی بە بەرنامەی خۆی هەیە لێرە ئێمە نابێ بەڕاستی ئەم جیاوازیە و ئەم جۆرە بیرکردنەوەیە هەردوو لا بە نەزەری خیانە سەیری یەکتریکەین ئەم کە لە حیزبێکی ترە بە شێوەیەکی تر بە نەهجێکی تر ئێوە خزمەتی کۆمەڵگەکە بکە تۆش بە فکرێکی تر یەکسەر دایرەی خیانەت بۆ یەکتری دروستکەین یا دایرەی ئیتیهام یا دایرەی دوژمنایەتی و عەداوەت ئەلێرەوە مشکلەکان لێرەوە دەست پێکات نەخێر ئێمە ئەگەر بێت و بە شێوەیەکی تەکاملی ئیشکەین ئەبێ پرۆسە سیاسیەکانمان یەکتری تەواو بکەن و حیزبە سیاسیەکان تەواوکەری یەکتری بن هەر یەکەمان ڕێژەیەک لە جەماوەری کوردستان متمانەی پێمانە ئەم ڕێژەیە هەری بۆ هەر یەکەمان دیاری کراوە و هەر یەکەشمان نسبەیەک لە جەماوەری کوردستان قەناعەتی بە بەرنامەکەی هێناوە بۆیە ئەبێ ئەم بەرنامانە بین لە یەک
تێگەڵکێشیکەین بە هەمووی بەرنامەیەکی خزمەتگوزاری گشتی لێ دروستکەین. بەڵام ئەوەی لایەنێک بیەوێ دوو لایەن بیەوێ چەند لایەنێک بیانەوێ ئەوەی خۆیانیانەوێ هەر ئەوە بێزاڵ بێ و ئەم مجتەماع بێ دەستەمووی ئەوان بێ و بەو شێوازە بیرکردنەوەی ئەوان بیرکاتەوە ئەلێرەوە خلاف و کێشەکان دروستە بێت. مەوسانوەر ئەگەر لێرەوە پرسیاری ئەوە دروست ببێت کە هێزە سیاسەکان دوای ئەوەی کە هەرێمی کوردستان وەکو خەریتەیەک دابەش کرد واتە هەر خەریتەکە گەر دروستکەیتەوە هەموو ڕەنگی هێزە سیاسەکان هەمووی لەناو خەریتەکە دروستکەیتەوە هەرێکەکەی بە قەبارەی خۆی سەرەکەی مەساحێکی بەرەکەوێت گۆڕەپانێکی بەرەکەوێت ئەم گۆڕەپانە تەنانەت لای جەماوەریش ڕەنگی داوەتەوە ئەو ینی جار هەیە ئەم سیاستکردنی ئێمە بە جۆرە لە جۆرەکان وەک ئەوەیە کە قاچی لە تۆڕێکی جاڵجۆڵاکە گیرابێ ینی باسەرم ئەختەبوتێک بیگرێت ئەویش ئەوەیە دوایەوەی کە سیاست ئەندازەیەک پەرتەوازەمانەکە و پەرتمانەکە و جەماوەرەکە مەسەن بۆن منە جارشکە خۆی دەیەوێت لەسەر شەقامێک بگرێتەوە جارشکە فشاری جەماوەری بۆ سەر سیاسەکان دروستە بنەوە جارشکان جاگەر هێزە سیاسەکان باوە بڵێن لە ناو قەوسێکە ئەگەر هێزە سیاسەکان بیانەوێ ئەمە مۆدلێکمان دروست کردووە با تۆزە ڕاشکاو بین لەمەیە مۆدلێک لە هاوڵاتی دروست بووە بە تایبەتی لە چەند ساڵی ڕابردووە ئەو هاوڵاتی ناڕازی کە بەو شتە بە هیچ شتێک ڕازی نێ ئیلا ئەوەی کە خۆی قەناعەتی پێێتی وەختێک هێزە سیاسیەکانەکەونە ژێر فشاری ئەم هێزە جەماوەریەوە خۆشیانانوێ مەسەن لە هێندێک مەوزوع ڕێبکەون لە بەیەکەوە دابنیشن لە کاتێکە ئێمە ئەبووە ئەم مۆدێلە زۆر بە سەراحەت بمانکوتایە ینی لەسەر ساری هێزە سیاسی بڵین کارکتەرە سیاسەکانەمە دەرکەوتایە کە وەختێک کە حکوومەت دروستە بێ هێزە سیاسەکان زۆر ئاساییە کە نەیار یاخود بڵین معارەزەی حکوومەت بن ینی چاودێری حکوومەت بکەن بەڵام لەو دیوە هێزە سیاسەکان بەردەوامە بێ لەگەڵەکە دابنیشن علاقاتیان بەیەکەوە ئەبێ نابێت کە ئەگوترێ معارەزە بوون یان نەیار بوون ئەو حکوومەتە چێ دروستی کردو یەکسەر هێزە سیاسەکەشی لەگەڵا بێ بە معارەزە ینی سیرێکە لێرە شاخەوشێکی گەورەی سیاسی هەیە ئێستا گەر بکوترێ هێزە سیاسەکان بەیەکەوە دانیشنە بێ بەشتێکی سیر زۆر جار هێزە سیاسەکان لەبەرەوە هێزە ئەو فشارە جەماوەری ناتوان بەیەکەوە دابنیشن پێدوانی ئەمە جارێککە خەوشێکی گەورەیە لە سیاستکردنی ئەمەیە بەتەکیت ینی ئێمە ئەوەی جەنابەت باسە کرد ینی مەسائلی ممارەسەی سیاسی لە وڵاتی ئێمەوە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ینی ئەوەی کە ئەی بینین و لەسەر ئەرزی واقعاتە چی دەکرێت بە گشتی شێوێنراوە یعنی ئەگەر حیزبێک ئەو جەنابە باسە کرد ئەگەر حیزبێ بچێت اختیاری معارەزە بوونکە باشە ئێستا لە وڵاتانی دنیا لە ئەمریکا ئێستا و حیزبی جمهوری سڵتە و دەسەڵاتی لە ئەمریکا وەرگرت حیزبی دیموکرات بێ بە معارەزە ئەم حیزبی دیموکراتە کە ئەوێ بە معارەزە نابێ بە دوژمنی حیزبی جمهوری لە هەموو شتێکە لە بەڵام حیزبێکە چاودێری کارەکانی ئەم حیزباکە کە لە سوڵتایە چاودێری کارەکانێکە وەکو مراقبێک بزانێت کە موکۆڕەکانی چییە و ئەو عودوو بەڵێنانی بە جەماوەری داوهێنایەکەدی بۆیە ئەم لە ترسی ئەم حیزبە معارەزەیە ئیلتیزامەکە بە هەموو بنەماکانی و هەموو وعودانەی بە جەماوەری داوە شتێکی جوانە نمونەیەکی تاواکەریە کەواتە ئەم حیزبی معارەزەیە بوو بە تاواکەری حیزبی سوڵتە بۆ ڕێخستنی ژیان و پابندبوون بەو بەڵێنانەی ئەم حیزبە دەسەڵاتداری کە هاتوۆتە سەر حکوم داوێتی و لە ئاسی متمانەی خەڵکا بێ ئەمە تەواوکەری پرۆسەی سیاسیە لە وڵاتە لە هەر شوێنێکە کە پرۆسەی سیاسی بەفعلی هەبێ ئێمە بەداخەوە ینی لە هەرێمی کوردستانی خۆمانە بارودۆخە سیاسیەکە زۆر خراپ شێواوە ئێستا ئەحزابی سیاسی شێوازی تەعاملیان بە شێوەیەکە کە حەزەرەکەن لە بارودۆخ حەزەرەکەن لە تێکچوونی بارودۆخی وڵات حەزەرەکەن لە شەڕی ناوخۆ حەزەرەکەن لە قوڵبوونەوەی ململانە سیاسیەکان بە شێوەیە کە دوایی هەمومان زەرەرمەندین هاوڵاتیش داواکاریەکانی بەجێیە و پەلەیشی تیاکە ئەوێ بە پەلە داواکاریەکانی لە هەموو بڕگەیەک لە بڕگەکانی ژیانیە بێتە دی و حەقی خۆشێتی مامۆستایەتە سەر شەقام و داواکاریەکانی خۆی داواکە فەرمانبەران بەگشتی قوتابیان بەگشتی هەموو ئەم توێژ و چینانەی ناو کۆمەڵگە هەمووی داواکاری هەیە زۆر ئاساییە ئەم توێژانە بە تەحریکی حیزبی نێنە سەرجادە حاڵەتی سەحیح هەمەیە هەموو توێژێک کە ڕێکخراوی هەیە سندیکای هەیە کۆمەڵگای مەدەنی هەیە دەستەی خۆی هەیە
ئەمانە پێویستە بۆ داواکاریەکانی خۆیان بەبێ ئاگاداری یا بەبێ تەوجیهی حیزبی بێن داواکاری خۆیان پێشکەشکەن. بەس نابێ ئەمە ئەلێرایە قسەکە نابێت تۆ هەمان ئەو هەڵوێستەی ڕێکخراوێکی مەدەنی ئەینوێنێ یا سندیکایەکی ڕێکخراوێکی دیاریکا و توێژێکی دیاریکراوی ناوی کۆمەڵگەی و نێو داواکاریەکە بێ تۆ نابێ هەمان تەڵەبیش و لە ئەحزابی سیاسی هەبێ. ئەحزابی سیاسی پرۆژەکەی گەورەترە و بیرکردنەوەکەی گەورەترە، بەڵێ ئەویش هەمووی ئەبێ بچێتەوە ناو سەبەتەی خزمەتکردن بە هاوڵاتیان ئەوە وایە. بەڵام ئەحزابی سیاسی بۆ نمونە ئەگەر تەشبیه نەبێ لە ناو عایلەیەکە چەند عایلە پێک دێ لە باوک و دایک و منداڵەکان هەریەکە کاری خۆیان کێشەی خۆیان گرفتی خۆیان داواکاری خۆیان هەبێ. بەڵام ئەگەر کێشە گەیشتە سەر ڕەسی عایلە وە کێشە لەوێ دروست بوو چارەسەری قورسە بێ. بۆیە ئەگەر ئەحزابی سیاسی تەوافق لە بینیانە نەما کێشەی جدی دروست بوو لە نێوانیانە بەڕاستی پرۆسی سیاسی هەموو یەکێتە ژێر پرسیارەوە ژێر خەتەرەوە. ینی حاڵەتێکی بۆ دروستە بێ کە بەڕاستی مەترسی دروستە بێ لەسەر ئەو وڵاتە. بەڵام ئەمە بەڕێخستن ئەمە ڕێگەخرێ. ینی بەداخەوە ئێستا من بۆی جەنابەت ئاماژەت پێ کرد ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە وڵاتی ئێمە ئایا بە مەهامی خۆیان هەڵەسن؟ ئایا ئەتوانن ئەو فشارانە ئەو کە بێ گروپی فشار بن لەسەر هەر قزەیەکدا قزەی دیاریکراوە هەم لەسەر ئەحزاب هەم لەسەر سوڵتە و دەسەڵات. زۆر باشە مامۆستا درێژە بە گفتوگۆکەمانە دێن بەس ئەچمە ناوبڕێک و دوایتر دێم. بەڵە خۆشەویستان دوای ئەم ناوبڕا دێنەوە خزمەتە. بەڵە خۆشەویستان جارێککە سڵاو لە ئێوەی خۆشەویست بەردەوامە بین لەگەڵ بەڕێز مامۆستا ئەنوەر سنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا ئەنوەر ئەگەر لێرەوە قسە لەسەر کۆمەڵ شتی عملی بکەین کۆمەڵ شتی چۆنەڵی کردەیی لە هەرێمی کوردستانە هەست دەکرێت کە زۆر جار سیاسەت دەگاتە بنبەست واتە مانۆڕی هیچ کێکە پێ نامێنێ خەریکە ژیان ئەوەستێ هەنی زۆر ئەم هەستە هەیە ینی لە جێوی کە بەردەوام ئێمە مانۆڕی سیاسی ببینین مانۆڕەکان لە پێناوی ئەوەیە کۆمەڵە خەون و خولیا و خواسی خەڵک هەیە کە بیانگەێنێ بە ئاسێکی باڵاتر کەچی زۆر جار نەک هەرمانۆڕە سیاسیەکان ئەوەستن زۆر جارە بێ شەقام ئەوەی کە هاوڵاتی بچێتە سەر شەقام ڕووداوێک دروست کە ئەجا جارێککە مەسەلەن بۆ منە هێز باتەوە بە کاراکتەرە سیاسیەکان بە هێزە سیاسیەکان بۆی جارشکە بێنەوە سەرخەت و مانۆڕێکی سیاسی دەست پێ بکەن باشە بەجددی سیاست لە هەرێمی کوردستانە بۆ بەم شێوەیە دەگاتە ئەم بنبەستەی کە زۆر جار ناومێدی و ڕەشببینی گەورە دروستەکات. بەڵێ لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەمە کۆمەڵی قۆناغمان بڕی لە کاری سیاسی لە هەرێمی کوردستانە بە تایبەتی ئەمە لە ساڵی 92 کە هەرێمی کوردستان ئازاد بوو و ڕزگاری بوو لە دەستی ڕژێمی بەعس پاشان بە دوایە قۆناغێکی تایبەتمەندی بڕی لە ژیانی سیاسی کە زیاتر هەیمەنی حیزبی و دەسەڵاتی حیزبی زاڵ بوو هەتا ئەگەر حکوومەتێکیش دروست بوو بێ لەو قۆناغە پەرلەمان و حکوومەتێکە هەبوو بێ بڕیارات و تەوجیهی لە حیزب وەرگرتووە. ئەمە قۆناغێکە و پاشان بەداخەوە شەڕی ناوخۆ ئەمانە هەمووی قۆناغبەندیەک بوو لە کاری سیاسی هەتاکو ساڵی 2003 کە بە تەسەوری من لە دوای 2003ەوە قۆناغێکی نوێ لە ژیانی سیاسی دوای نەمانی ڕژێمی بەعس و دوای ئەوەی کە ئەو ترسە لەسەر هەرێمی کوردستان بە یەکجاری لاچوو و هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی عێراقیە کەوتەوە گفتوگۆ و توانی مافی فیدرالیەتی خۆی بچەسپێنێ. ئەمانە هەتا ئێرە جەماوەری کوردستان و هاوڵاتیانی کوردستان بەردەوام عوزری بۆ لایەنە سیاسیەکان هێناوەتەوە و لێشی قوبوڵ کردوون یعنی شەڕی ناوخۆ کێشێ و ململانی سیاسی هەیمەنی حیزبی بەسەر حکوومەتە بە شێوەیەک لە شێوەکان وەکو باسم کرد حکوومەت لە هەرێمی کوردستانە حکوومەتی حیزب بووە یعنی ئەمە یەکێک لە پەرپرسە حیزبەکان لە کۆبوونەوەیەکا باسی کرد وتی من مەسئولی مەڵبەندی محافەزەیە بووم ینی سنووری محافەزەیەک لە محافەزەکانی هەرێمی کوردستان پارەی محافظ و دەستەی محافەزەی ئەو شارە و بەڕێوەبەرایەتەکان لە مەڵبەندەکەی منەوە تەوزیع کرا یا لەو مؤسسە حیزبی منەوە تەوزیع کرا ئەچوو بۆ شوێنەکان ئەنی ئاوا بوو. بەڵام ئەمانە هەمووی قۆناغبەندیە. لە دوای 2003 ئینتیعاشێک یا ژیانەوەیەکی باش بژانەوەیەکی باش بە هەرێمی کوردستان دەرکەوت و بە تایبەتی کە لە چەند ڕوویەکەوە ژیانی کۆمەڵگەی کوردی گەشەی کرد مایە دڵخۆشی بوو و موچە بە گشتی فەرمانبەران زیاد کرا.
ئەمانە هەمووی هەنگاوی باش بوو واتە ئەتوانین بڵێن هەنگاوەکان لە نزمیەوە بەرەوبەرجی هەڵکشان طبیعیە. بەڵام بەداخەوە لە ساڵی 2014 تەمەن ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ممارەسە نەکردنێکی سەرکەوتوانەی سیاسەتکردن لە هەرێمی کوردستانە، هەم لە لای حکوومەتەکانەوە حکوومەتە یەک لە دوایەکانی هەرێم بە تایبەتی ئەو کابینانەی ئەو سەردەمە، هەم لەلایەن حیزبە سیاسیەکانەوە. ساڵی 2014 لە 1/1/2014 بە کۆمەڵی قەراراتی تایبەتمەندی حکوومەتی هەرێم علاقە لەگەڵ علاقەی مالی، علاقەی سیاسی، هەموو جۆرە علاقەی لەگەڵ حکوومەتی ناوەندی هەبسڕا. فشارێکی زۆر لەسەر هەوڵاوەتیان دروست بوو ماوەی 11 ساڵ لە ڕووی مالیەوە هەرێمی کوردستان لەگەشا بوو. لەو بەروارە کە ئەزمە دروست بوو هەتا ساڵی 2016 موچەی هاوڵاتیان کەم کرا، پرۆژە خزمەتگوزارەکان وەستان، ئیسیسمار لە هەرێمی کوردستان هاتە دواوە، کۆمەڵێک هاوڵاتی زۆر بێ ئیش بوون لە فەرمانە لە وەزیفەکانیان دوور خرانەوە یان لە کەرتی تایبەت بوون ئیشیان نەما. کۆمپانیەکان زۆربەی ئیفلاسی کرد، کۆمپانیەکانی خزمەتگوزاری و کۆمپانیەکانی مقاولات لە هەرێمی کوردستان، ئەمانە هەمووی بوون بە ئەزمە. لەم ساڵی 2016 بەڕاستی خەڵک ئەو پارەیەشی کە پاشەکەوت کردبوو لە ماوەی ئەو 11 ساڵی ڕابردوو ئەوشی خوارد، هیچی لە بەردەستانەما. سیستمی سیاسی لە هەرێمی کوردستانە قەبڕیاردەرانی هەرێمی کوردستان بەداخەوە بیریان لەم جۆرە حاڵەتە نەکردبەوە و بەرنامەیەکیان نەبوو کە ئەلێرەوە خەلەلەکە دروستە بێ. حتا هەرێمی کوردستان بۆی ئەوەش بڵێم ئیحتیاتی پارەی ئەوەندە نییە، نەگنیە هەر نەیبووە بۆی لە حاڵەتێکی وەکو حکوومەتی عێراقی کە ئێستا نزیکەی 83 ملیار دۆلار احتیاتی لە بانقی مرکزی و لەگەڵ ئاڵتونا داناوە، ئێستا عەجزی میزانی خۆی پێک هەموو زۆر باشە. مامۆستا ئێستا گوترێ عورفێک کۆمەلگا با بەڕێوە، واتە ئێمە لە دەرەوەی سیستەمی سیاسی ئەژین و لە دەروێ سیستەمێکی یاسایی ئەژین، عورفێک کە مەسەن خەڵک خۆی هۆشیار بۆتەوە، خەڵک فێری بووە، ئەم عورفە مەسەن بۆ منە کۆمەلگا با بەڕێوە، هەر وەخت مەسەن بۆ ئێستا خەڵک دەڵێ حکوومەتیشم نەبێ، هێزە سیاسیەکانیشم نەبێ ئەژیمەوە ئەژیم. ئەگەر ئەمە ژیان بریتی بێ لەمەی کە کۆمەڵێک ڕۆتینیاتی ژیانی ڕۆژانەی هاوڵاتیە، ئەگەر مەسەن بۆ منە سیاسەتکردن ئەمە مەهامەکەی بێ ئیزافەیەکی نەبێ بۆ ژیانی ئێمە، لەو لاوەڵێ من کۆمەلگا ڕێگەخەم، کۆمەلگا بەڕەڵاکە، لەو لاوەڵێ مەسەن بۆ منە من چۆنەڵێ ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ناتوانم چۆنەڵێ بە جۆرە لە جۆرەکان دادگەری تیا دروستکەم. ئەمە مەهامە گرنگەکانی سیاسەتە بۆ هاوڵاتی. خۆگەر سیاست ئەمەی نەکرد بەم ئەرکە هەڵنەستا کە ئێستا خەڵک پێی وایە سیاست بەجددی ئیشی چی ئێستا؟ هاوڵاتی هەموو مافێکی خۆیەتی وە مافێکی طبیعی ژیانی خۆیەتی داوای هەموو شتێک لەبەر لەو کەسانە بکە کە ئیداری ژیانی سیاسی ڕۆژانی خۆیان بۆ کاتی و حکومداریانەکەن. بەداخەوە ینی بەڕاستی حاڵەتێکی ئەو حاڵەتە یەئسەی کە بۆ هاوڵاتی لە هەرێمی کوردستانە دروست بووە کە ئێستا بڵێ حیزبی سیاسیش زیاە، حیزبی سیاسیم ناوێ، پرۆسی سیاسیم ناوێ، دەنگدان مافێکی تەبیعی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەموو دەنگ دەرێکە. ئەڵێ من ئەو مافەم ناوێ. پرۆسەیەکی بایۆمەتری هەیە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە تا ئێستاوە نزیکەی ساڵێک قسوورە دەستی پێ کردووە، نسبەیەکی زۆر کەم لە پارێزگاکانی هەرێمی کوردستان خەڵگەچێت، مەگەر بە زۆر لە دایرەکانە بە زۆر بە هاوڵاتی بکەن، خەڵک ناچێت تااقەتی نییە. بۆ ئەم خەڵگەیشت و تەمیاسە لە قسەکەی جەنابتەوەیە لە ممارەسەکردنێکی هەڵی سیاسەتە. باشە هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بڵێ ئەگەر حکوومەتێک نەتوانێت لە مودەی خەڵک لە 92 ئەم مافە ئەدا بەخۆی بڵێ ئەم حکوومەتە لە 92 حکومەکە 24 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتە. باشە هەتا ئێستا مشکلەی کارەبای پێحەلەوە، ئەوە ئەم ساڵ کارەبا ڕۆژی بۆ بە 2 ساعات هەلای بن هەر نەمێنێ باشترەوەتەوە. هاوڵاتیانە کاکە من فتیلەکەی و نەوتەکەی و تەباغی غازەداری دارەکەی باخ و باخاتەکانی کوردستان ئەسم لەو شاخانەی هێنم و ژیانی خۆم بەڕێیەکەم، ئەو حەقێتی ئەمەیە. ئەی باشە ئەم حکوومەتە باشە حکوومەتێک ئەگەر لەسەر خەت بێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان 4 ملیۆن 5 ملیۆن کەس بێ لە سلێمانی و لە قەڵازێ و لە ڕانیە و لە هەڵەبجە و لە زۆربەی شار و شارەزەکانی ئەم دەڤەرە خەڵک لەسەر جادەیە. ئێمە حکوومەتە نابێ بێتە سەر خەت، نابێ قسەیە بکا بڵێ کاکە ئێمە ئەم شانەتان بۆەکەین، ئەم قسانەتان حەقە، ئەم قسانەتان نەحەقە. هەر قڕ و قەب هەر خۆی کەڕ و کاس کردو جوابی کەس نایەتەوە و ئەڵێ دەسەڵاتم هەر ئەوەیە. خرمامۆستا
ڕەنگە ئێستا ئەو هەوڵاتی کە گوێ لێ ئێماگرێ ئەڵێ ئێمە دەسەڵاتمان هەنە هەر ئەوەنەیە بچینە سەر جادە و داوا مافی خۆمان بکەین بەس ئەڵێ ئەرئیکی ئێوەی سیاسیەکان ئەو ئێمە لە لایەک فشارەکەین ئەی بۆ ئێوەش لە لایەکە ئێمە سیاسیەکان ئێمە بە تایبەتی من باسم لە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە ئەو حیزبانەشی کە ئێستا بە فعلی دەسەڵاتی بەڕێوەبردنی هەرێمیان لەلا نییە ئێمە ئێستا وەکو کۆمەڵی ئیسلامی توانین بڵێن بە شێوەیەکی ڕەمزی مشارێکی حکوومەتی هەرێمی کوردستانین چونکە بڕیاری سیاسی لە حکوومەتی هەرێمی کوردستانە لای ئێمە نییە بڕیاری دارایی لە حکوومەتی هەرێمی کوردستانە لای ئێمە نییە بڕیاری علاقات و پەیوەندەکانی ئەم حکوومەتەوە هەرێمی کوردستانە لای ئێمە نییە کەواتە ئەو حیزبە سیاسیانە کە هەندێکی کە دەسەڵاتی فعلیان لەلایە و هەندێکیشی بە شێوەیەکی ڕەمزی مشارێکن بۆی سیستمی هەرێمی کوردستان بەرەو باشی برن و بە مشارەکەی ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە بەرژەوەندی هاوڵاتیانە و تومانە ئێمە ئەچینە ئەو مەوقیعە ئەو شوێنانە بتوانین خزمەت بکەین و بتوانین ڕێگری بکەین لە کۆمەڵێک خراپەکاری و فەساد کە ئەویسترێ بکرێ یان بەرنامە هەیە بکرێ بەڵام ئێمە ڕۆڵمان چی بووە ینی بەڕاستی حەق هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر جار هاوڵاتی ئەڵێ کاکە ئێوە ناڵن لە بەرژەوەندی ئێمە ئەچنە حکوومەت ئێمە لە نامانەوێت ئێمە بەڕاستی حەقین بە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئێمە هاوڵاتیانی هەرێمی کوردستان متمانەی پێداوین جەماوەری کوردستان متمانەی بە ئێمە داوە ئێستا ئێمە نوێنەرمان هەیە لە پەرلەمان نوێنەرمان هەیە لە بەغا نوێنەرمان هەیە لە حکوومەت ئەمە متمانەی هاوڵاتیانە بەڵام فشاری ئێمە لەوە چێ جیای بێت لە فشاری هاوڵاتیان فشاری هاوڵاتیان ئەو شێوازە کە شێوەیەکی مەدەنیانەیە شێوەیەکی جوانە بە شێوەیەکی مەدەنی بێتە سەرجادە گلەی خۆی بکە و بە شێوە ئێمە بەردەوامیش وە کۆمەڵی ئیسلامی کوردستان باسەکەم پشتگیری هەموو لە ڕزایەتێکی یاساییانەی مەدەنیانەمان کردووە لە هەرێمی کوردستانە کە هەموو کەسێک داوای مافەکانی خۆی کە ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی باشە زۆر حیزبێکی سیاسین مۆقعی خۆمانمان هەیە ئایا فشارمان لەسەر نەکراوە بۆ ئەوەی ئێمە لەگەڵ ئەو جۆرە بیرکردنەوە سیاسیە بڕۆین کە پێویست بۆ لایەنی دەسەڵاتدار داوای لێ کردوین ئایا ئێمە هەڵوێستە سیاسیەکانمان کە لە ئاسی طموحی هەندێک لایەنی دیاریکراو نەبووە بە فشار بۆمان ئێستا ژێمە کادرمان هەیە بە ناحقی ژیراوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سیناریۆی بۆ دروست کراوە و هیچ تۆهمەتێکی لەسەر ئیسپات نەبووە لە سجنا هێڵراوەتەوە لەسەر هەوڵاتی سیاسیەکانی کۆمەڵی ئیسلامی بۆیە ئێمە ئەوەی پێمانەکرێ وەکو حیزبێکی سیاسی لە مەبادی و بنەما ئەساسیەکانی کاری خۆمان ناهینە خوارەوە و ئەوەی یەکەگرێتەوە لەگەڵ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئێمە بۆیە متمانیان بە ئێمەدا و ئێمە ئەوە پارێزین ئەم چوارچێوەیە ئێمە بۆ خۆمان ئەهێڵینەوە وەکو حیزبێکی سیاسی داکۆچی لەکەین و نەژوەستاوین لە هەوڵ و تەقەلاغی خۆمان بۆ چارەسەرکردنی بارودۆخی هەرێمی کوردستان فشارەکانیشمان جۆرا و جۆر کردووە بەڵام ئەوەی کە هاوڵاتی بیەوێ یەکسەر تۆ هەنگاوەکان هەنگاوی گەورە بنی و تەغییری جەزری لە هەرێمی کوردستانە بێتە پێش ئەمە بەڕاستی لەوە ئەچێ لای سیاسەکان لای حیزبە سیاسەکان بە حاڵەتێکی ئیجابی نەزانن لە ئێستادا چونکە ئێمە بەڕاستی بارودۆخی ناوچەکە بەگشتی و ئەو هێزە ئیقلیمیانەی ئەمڕۆ هاتوونەتە ناوچەکە وڵاتانی دراوسێ و دەستیانە بارودۆخی هەرێمی کوردستانە و شەڕی داعش و کێشە لەگەڵ بەغا کێشە لەگەڵ وڵاتانی چواردەور ئەمانە هەمووی کۆمەڵی هۆکارن بەوەی کە ئێمە هەرچیەک بێ بڵێ کێشەشمان هەبێ با هەر لە ناو خۆمانە چارەسەریکەین با لە بینی یەکە باوشکەینەوە بۆ یەکتری هەوڵ بن کێشە و گرفتەکان چارەسەرکەین نەیگەینینە ئاستێک کە دوایی لە چارەسەر و لە دەست دەرچێت باشە مامۆستا بڕاستەکەی نادادگەری حکوومەت ڕاستەکەی بە شێوەیەک هاوڵاتی هەستیار کردووە ئەوە هەستیارە ینی یا بە ئاو بڵێن ئەوەنە غوربەتێکی گەورەی بۆ دروست بووە ینی هەستیارەکەی گەشتەوە ئەو ئاستەی ئەوێ هێزە سیاسیەکانیش ئەو چۆنی دەوێت ئاوها مەسەلەن مامەڵە بکەن ئەو لەحزەی ئەوە چێتە سەرجادە ئەڵە بۆ کارکتەرە سیاسەکانیش نایانە سەرجادە بۆ هێزە سیاسەکانیش نایان لەگەڵ ئێمە مەسەلەن بۆن منە بایکۆت بکەن نازانم دەست ڕاوەشێنن کارتی سوور بەرزکەنەوە ئێوە ڕۆژ لە ڕۆژان بیرتان کردوتەوە لەوەی کە ئەو هێزە سیاسەکان بەتابەتی ئەوەی کە لە زۆنی سەوزا هەیە بیرتان لەوە کردوتەوە ئەم جۆرە لە هەستیاری هاوڵاتی ئەگەر یارمەتی دەرنەبێ ئەگەر مەسەلەن بۆن من هێور نەکرێتەوە بەتەئکید ڕۆژە لە ڕۆژان لە دەرەچێ وەکو بینیویشمانە زۆر جار مەسەلەن ویستراوە هێور بکرێتەوە
ویستراوە مەسەلەن بۆن من بە جۆرە لە جۆرەکان چوزان بای کۆت بشکێ و نازانم پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە بەڵام هاوڵاتی لە ئێستا نەک گوێ ناگرێت بە قسەی هیچ کارکتەرێکی سیاسی ناکات. چۆن هێزە سیاسەکان ئەو متمانەیە بۆ هاوڵاتی بژێڕنەوە بۆ هاوڵاتیش ئەوەندە ماندوو نەبێ مامۆستانوەر، یعنی ناکرێ هاوڵاتی مەسەلەن پارەی نەبێ، مەسەلەن سۆبەی نەبێ لە ماڵەوە خۆی گەرم کاتەوە، مناڵەکانی هەڵ لەرزن، مناڵەکانی خوێندنی نەبێ، مناڵەکانی ینی پارەی نەبێ بۆ ئەوی کەم بشێوێکی شایستە کوڕە زۆر سادە، ینی بۆ ینی لەناو چۆنەڵێ ئەو ژیانە خێزانیا دروستکە. هەموو ڕۆژەش ئەو هیلاکە سایکۆلۆژی و جەستەیەش نەدرێت وەکو چۆنەڵێ وەکو تەعزیبێک توزانم وەکو ئەوەی کە مەسەلەن بچێتە سەر ئەو جادەیە و کەس جوابی نایەتەوە، یاخی ناشکرێت لەوەیە یارمەتێکی ئەم هاوڵاتیانە بدرێت. دوو نمونە بۆ جەنابەت دێنمەوە لەسەر قسەی جەنابەت. یەکەم ساڵی پار کۆبوونەوەی پێشدایانە سیاسیەکان بەردەوام بوو و آخر کۆبوونەوە لە سلێمانی بوو لە وتێلی شاری جوان بوو و پیشاندانێکی گەوری جەماوەت کرا بۆ بەردەم وتێلەکە وتیان ئەبێ ئەم کۆبوونەوانە ڕاگیرێ، ئەم کۆبوونەوانە بێبنەمان، ئەم کۆبوونەوانە کاتکوشتنن، ئەم کۆبوونەوانە میوە خواردنە کەواتە هاوڵاتیش باشەدا سەیریکە تاوان ئەمە ئێمە حەق دەین بە هاوڵاتیانە دەین وزانگلەی بکەن، بەڵام جاری وایە هەندێک تێڕوانین هەندێک بینینی واقعی سیاسی لای حیزبە سیاسیەکان بە جۆرێکە یا توانم بڵێم قوڵترە دووربینترە تا هاوڵاتیەکی تر کە بە شێوەیەک کە شێواز و یا هەمەکەی یا گرفتەکانی دیاریکراون لەو چوارچێوەی خۆیان بینێ. ئێستا خۆتان نەزانن دوای ئەوەی ساڵێک و نزیکەی 2 مانگ مقاتەعە و جەلەساتی پێنجلایەنەکە وەستا، پرۆسی سیاسی تووشی جمود بوو، تووشی وەستان بوو. ئێستا هاوڵاتیان لایەنە سیاسیەکان بۆ کۆنابنەوە، لایەنە سیاسیەکان بۆ ناچنەوە سەر مێزی گفتوگۆ، بۆ لەبەرەوەی بەڕاستی لە ترسی هاوڵاتی ناوێت لەبەرەوەی بەڕاستی لایەنە سیاسیەکان کە گفتوگۆکەن لەسەر بارودۆخی خەڵق قساکەن. ئێمە کە باسمان لەوە بووە ئەمە وەکو کۆمەڵی ئیسلامی باسی خۆمان بکەم، ئێمە باسمان لەوە کردەوە وتومانە نابێ پەرلەمانی کوردستان تاعتیل بێ، ئەبێ ئیشەکانی خۆی بکە، چونکە ئەم پەرلەمانە خەڵقەڵی بژاردووە، ئەم پەرلەمانە شەرعیەتی یا بە حکوومەت بەسەر بە هەموو مؤسساتی ئەم وڵاتە، وەم پەرلەمانە بێ لێ پرچینەوەش یاساش دەرکا بۆ بەرژەوەندی خەڵک و بێ لێ پرچینەوەش لە هەموو مؤسساتی ئەم وڵاتە بکە. ئێستا پەرلەمانە تاعتیلە، کەواتە حکوومەتێکمانەیە ئێمە ئێستا بکوژ و ببڕخۆیەتی بەبێ هیچ یاسا و بەبێ هیچ ئیستینادێکی قانونی هاتوون موچەی هەموو فەرمانبەرانیان کەم کردەوە بە پێی چه یاسایەک. قانون و ئەنزیمە دەستکاریکردنی ئەوە یاسایەکان باشتر دەزانن کە من یاسایی نیم، قانون و ئەنزیمەکان کە گۆڕانی بەسەرایەت ئەبێ لەو موقعە گۆڕانی بەسەرابێت کە قانونەکەی لێ دەرچۆکە پەرلەمانە. ئێستا تۆ بە یاسایەک نەفرێک فەرمانبەرێک موچەکەی دیارە بۆ یەکەی بە ڕوبعی بە پیچ قانونێک، ئەمە مشکلەیە. بۆیە ئێمە ئەوە پەرلەمان تاعتیل کراوە، حکوومەت ئیفلیچ کراوە، حکوومەتێک کە بەڕاستی بەرنامەی دیار نییە، داهاتی دیار نییە، مؤسساتی دیار نییە، نازانی ینی چۆنێتی بەڕێوەبردنەکانی چۆنێتی بەڕێوەبردنی بۆ کار بچکە بۆ کەس لێ پرسێتەوە ئێمە خەڵک بێگایە ئەڵێن ئەوە نەوە دڕۆیەوە خەڵگەڵێ وانە بێ خۆلایەنەکەوێت لەم بینە ئەمە بسەلمێنێ ئەوە ڕاستەیە ئەمەی خەڵگەڵێ کە پەرلەمانە ئەویش تاعتیل کراوە. پاشان باقی مؤسساتی تری ئەم وڵاتە کە هەمووی کەوتۆتە ژێر پرسیارەوە. ئێمە قسەمان لەسەرەوە بووە کاکە ئەبێ ئەم وڵاتە ڕێکخینەوە و ئەو خەڵکەی و ئەو لایەنەیە ئەو ئیتیجاهی کە ئێوێ ئەم وڵاتە ئەنزیمە حکومیتیانەکە و دامەزراوەی نەبێ و کاروبارەکان ڕێک نەخرێتەوە بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان گەندەڵیەکان بەردەوام بن، قۆرەکردنی دەسەڵات و سامانەکانی ئەم وڵاتە لەلایەن کۆمەڵێکەوە بۆ خۆیان بمێنێتەوە بەردەوام بێ. ئەمە قسەکەی ئێمەیە. دەی باشە ئێمە وەکو حیزبێکی سیاسی ئەمە کە ئەڵێن لە بەرژەوەندی هاوڵاتیانە نییە، بەرژی ئەو هاوڵاتیانەیە کە لەسەر با پرسیارە بکەم بۆی چەند خولەکێکم ماوە هیوادارم چەند پرسیارێکش ماوە بەشی ئەوە بکات چەند وەختێکە لەبەر دەستمانە ماوە. کۆمەڵی ئیسلامی تا ئەم چرکە ساتە تەمان بە قسەی شەقام و کەسانی کە مەسەلەن بۆ منە پێیانە گوترێ ڕای شەقام یان ڕای گشتی، کۆمەڵی ئیسلامی باشی هێناوە تا ئەم چرکە ساتە توانیوێتی ملبرانەکە بە ئاستێکی باش بکە، هەم لە ئاستە سیاسەکەی سەرەوە هەم لە ئاستی جەماوەریشە. بەڵام ئێوە بە چ میکانیزمێک مەسەلەن بۆ منە خەڵکی لەوە دڵنیاکەنەوە کە لێرەش بە دواوە
لە چۆنەڵێ لەگەڵ خواستە جەماوەریەکانە ئەمێنەوە وروها ئەوەی کە پێکترێ ئێستا پێکترە بەرەی شەقام و بەرەی گەل و نازم ئەلم بابەتانە تۆ چ زەمانەتێکە دەی بە ئەوان کە کۆمەڵی ئیسلامی لە بەرەی شەقام و لە بەرەی ئەوەی کە پێگوترێ خواستی جەماوەری ئامێنێتەوە. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان هەم دروستبوونمان و هەم بەرنامەی کارمان و هەم ئەو پرۆسە بەرنامە هەڵبژارنەی تەقدیمی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی و لەسەری ئەوە متمانەمان وەرگرتووە و کۆمەڵە دەنگمان هێناوە. ئەوەیە کە بەڕاستی بە عەمەلیش ئەمەمان سەلمانووە و ئەو لایەنانەی بە ئینسافیش بنە هەرێمی کوردستانە شایەتیەوەمان بۆدەن. ئێمە ئەوەی کە کردومانە بە سەنتەر ئەوەی کردومانە بە بنەما بۆ قەراری خۆمان بۆ بڕیاری خۆمان بەرژەوەندی گشتیە. لەسەر ئەم بەرژەوەندی گشتیە بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی و بەرژەوەندی تاکی کۆمەڵی ئیسلامیش کەوتبێتە مەترسیەوە گوێمان لێی نەبووە. چونکە ئێمە تێڕوانینمان وەکو کۆمەڵی ئیسلامیەوەیە. حیزب کۆمپانیا نییە. حیزب بەرنامەیەکە پرۆژەیەکە بۆ خزمەتکردنی خەڵک. ئەو ڕۆژەی حیزب لە خزمەتی خەڵکانەما ئەو ڕۆژەی حیزب پرۆژەی نەما بۆ خزمەتکردنی خەڵک پێویستە بی پێچێ و دەرگا و دەڕابەکەی داباتەوە بڕاتەوە ماڵەوە. حیزب نابێت دوکانی سیاسی بێ. حیزب نابێت تەحریک بکرێ خەڵکی تر بیجوڵێنێ بۆ ئامانجێکی تایبەتی حیزبێکی تر. ئیتر تۆ بۆ هەیت کە تۆ تەبعیە لە حیزبێکی تر ئەەکەی ناجی حیزبێکی تر جێبەجێەکەی هەر خۆت حەلکە بڕۆ ناو حیزبەوە. ئێمە ئەمە تێڕوانیمانە. هەموو کاتێک هەرچیمان وتووە وەداکۆکیمان لێ کردووە سادقانە و ڕازگۆیانە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. لەواچێ لە هەندێک هەڵوێستا زۆر تون بیبین. خەڵکێک تەسەووری وانە بووە توێتی کۆمەڵی ئیسلامی لەم مەسەلە مجاسەفەکە. بەس بەڕاستی ئێمە قەناعاتی خۆمان بۆ پرۆسەیە چۆن بێ وای خەینە ڕوو و ئەزانین ئەمەی کە ئێمەی خەینە ڕووی بەم شێوەیە لە خزمەتی خەڵکایە و جەماوەری کوردستانیش ئەزانێ ئێمە بۆ ئەوەمان کردووە و لە بەرژەوەندی ئەوای ئەم هەنگاوانین. بۆیە لێرەوە بۆ قسەکەی جەنابەت ئێمە تەکی دەکەینەوە کۆمەڵی ئیسلامی. ئەم مبادرەی ئەخیری کاک مەسعودیش کە کراوەکی کۆمەڵی ئیسلامی ڕامانگەیان کە ئێمە لەگەڵ ئەوەین ئەم مبادرەی بێ بە دەواازەیەک بۆ ئەوەی لێو بچینە ناوە بۆ چارەسەری کێشەکان. هێشتا نەچوینەتە ناو جەلسەی فعلی دانیشتنی کردداری بۆ چارەسەری کێشەکان. ئێمە هەر سووری لەسەر داواکاریەکانی خۆمان. پێویستان پەرلەمانی کوردستانە کارا بکرێتەوە. پێویستە داواکاری هەوڵاتیانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت. هەرێمی کوردستان پێویستە بەجددی و حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێویستە بێنە سەرخەت کە ئەبێ ئەم کێشانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەرکەن. لەسەر ئەم بابەتە لەسەر ئەم هەنگاوانەش ئێمە لەگەڵ خەڵکین کە ئەبێت بەڕاستی چارەسەرەکان چارەسەری فعلی و عەمەلی بن، قسە نەبن، دروشم نەبن. و بەڕاستی ئێستا کێشەکە لە هەرێمی کوردستانایەوە خەڵک گەیشتووە خەڵک ناحەقی نییە و خەڵک بێتاقەتە و خەڵک بێزارە کە بە تایبەتی بابەتەکان گەیوەتە ئەوەی مەسی ژیانی تاکتاکی کۆمەڵی کوردیەکە. مامۆستانوەر کۆتان پرسیارم ئەندازەیە گەگەڕێمەوە بۆ بوارە تیۆریەکەی سیاست. ئەویش ئەوەیە کە لە چەند ساڵی ڕابردووە بێ ئەندازە دژایەتێکی گەورەی ئایدۆلۆژیا کرا، ئایدۆلۆژیای هێزە سیاسیەکان کە هێزی سیاسی نابێ ئایدۆلۆژی بێ لە کاتێکە هێزی سیاسی نابێ بێ ئایدۆلۆژی بێ. بەس کە ئێمە باسی ئایدۆلۆژیاکەین ئایدیا لەگەڵ لۆژیکە ینی ئەو ئایدیا لە بوارێکی زانستیە قسەمان لەسەر ئامەیە. ئێستا سیاستکردنی ئێمە ئەندازێکی زۆر بێ ئایدۆلۆژیاژی لە کاتێکە هێزە سیاسەکانی ئێمە ئەگەرە هەڵگری ئایدۆلۆژیا بوونە هەریەکان بە جۆرە لە جۆرەکان خەون و خواستی خەڵکی لە ڕێگای و ئایدۆلۆژیای ئەبردە سەر و لانی کەمێ گوت کاکە من ئاوا مامەڵی لەگەڵ هاکەم. بۆیە زۆر جارە گوترێ ئەگەر کەسێکی بەهێز هەبێ ڕەنگام هێزە سیاسانە بکە بەیەک چکم جیاوازە جەوهەری و جیاوازە گەورەکانیان ون بووە. تۆ پێت وایە هێزی سیاسیە بێ جیاوازەکانی خۆی ئەن باباڵ بڵێن ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە بەو ڕێژەیە یاخود بە ئاوا بڵین پرسیارەکە ئاوا لێ بکەین. ئایا بێ هێزە سیاسەکان جیاوازە جەوهەرێک ئایدۆلۆژیەکانی خوانیان ون بکەن و وەوایان لەبێ هەموو هێزەکان لەیەک بچن؟ بەڵێ ئەوەی من باسم کرد لە بیدایەتەوە لایەنە سیاسیەکان و هێزە سیاسیەکان لە خاڵێکە هەمویانێکە گرنەوە ئەگەر ئایدۆلۆژیاشیان جیابێت بیر و شێوازی بیرکردنەوەیان و ئەو باگراوەندەی لێوە ئینتلاقیان کردووە حیزبی سیاسیان لەسەر دروست کردووە ئەگەر ئەوەشیان جیابێت یەک خاڵ هەمیان کۆکاتەوە ئەوش ئەوەیە
پێویستە پرۆژەیەکی سیاسی موحد یەکلایەنە هەموو لایەنەکان کۆ دەنگن لەسەری پرۆژەیەکی سیاسی موحد بۆ خزمەتی هاوڵاتی بە خلافی هەموو بنەماکانی بیرکردنەوەی هەر لایەنێک. بەڵام بە تەسەوری من ئەم بارودۆخە ئەم ئەزمە سیاسیە کە مەسی ژیانی ڕۆژانەی خەڵکەکە و بەڕاستی ژیانی خەڵکی بەگشتی بێتاقەت کردووە و بە خەڵکی بێزار کردووە. ئەمە وای کردووە خەڵک ئێستا زۆر گرنگی بە ئایدۆلۆژیان نەماوە، واتە ناگەڕێتەوە بۆ ئەوەی ئێستا ئەم حیزبە سیاسیانە هەڵگری چی ئایدیایەکەن، بەڵکو سەیریانەکەن چێ پرۆژەی پێ بۆ چاکردنی ژیانی ڕۆژانەی، چی ئەتوانێت ژیانی ڕۆژانەی بۆ بخاتەوە سەرسکە، کی ئەتوانێت موچەکەی لە ڕۆبەوە بۆ بکات بە کامیل، چی ئەتوانێت وای لێ بکە ژیانی بەرەو باش بەرێ. ئەمە ئەوە ناگەێنێ حیزبە سیاسیەکان وازیان لە ئایدۆلۆژیا و بیرکردنەوەی خۆیان هێنا بێ وەکو کۆمەڵی ئیسلامی، حیزبێکی ئیسلامی و لەسەر بنەمایەکی ئیسلامی هاتوونێتە ساحەکەوە و اعتیقادی خۆمان وایە بەرنامەی ئیسلام سەرچاوێکی گرنگە بۆ چاکردنی کۆمەڵگە و لەوێشەوە ئێمە پرۆژەیەکی سیاسی تەقدیمی ژیانی کۆمەڵگەی خۆمانەکەین بەو خەلفیەتەشەوە کە دوو بابەتە كانت وأساسي كاري إسلامي لما وصلت شاواغري كبيغمبر فرمي صلى الله عليه وسلم كانت بنو إسرائيل تسوسهم الأنبياء. بنو إسرائيل سياستيان كاريان بيغمبران وعن ريغسن وهذا كاروباري سرزويان وكاروباري قيامتشان پێغەمبەران ڕێکی خست. پێغەمبەری ئێمەش ئەمەی کرد و ئێمەش ئێستا تەبعید لەوانەکەین ئەمە ئەکەین، هەم ژیانی ڕۆژانەی خەڵک لەسەر زەویا ڕێگەخین و هەم ئاوەدانی بۆ ئەم خەڵکە بۆ جەماوەری خۆمان هەوڵە دەین بۆ قیامەتێکی ئاوەدان، بۆ ئەوی ژیانێکی ئاوەدانی قیامەتیان هەبێت، چونکە ئێعتیقادی ئێمە تێڕوانینی ئێمە ئەوەیە دوو ژیان هەیە و هەردووکی تەواوکەری یەکترن، ژیانی دنیا و قیامەت خوای گەورە ئێمەی دروست کردووە. بۆیە ئەمە بنەمایە، واتە هەموو لایەنێک لەسەر بنەمایەکی فکری خۆی شێوازێکی بیرکردنەوەی ئایدیایی خۆی حرەکەتی کردووە و ئیشی خۆی دەست پێ کردووە. بەڵام ئەوەی ئەمڕۆ ئەمەی خسۆتە لاوە بارودۆخە سەختەکەی هەوڵاتیان یاریمی کوردستان. زۆر بەڕێز مامۆستا ئەنوەر سەنگاوی ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سوپاس دەکەین کە لەم دیدارە تایبەتەیە بەشدار بووی و هەروەها وەڵامی پرسیارەکانی ئێمەدایە. زۆر سوپاس بۆ ئێوەش. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تا دیدارێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئاسپێرین. خواتان لەگەڵ.